بەرنامەی چاکە لە شاری پێکەوە ژیانە لە سۆران بەدوای ئەو مرۆڤانە دەگەڕین کە دڵیان ڕەنجا و دەمانەوێت پێیان بڵێین ژیان کورتە و تەنیا چاکە درێژی دەکات. هەوڵی ئێمە بەس نییە بۆ چاکردنەوەی دڵەکان، زۆرجار شکست دەهێنین و بەڵکو و چاوەڕوانی ڕەحمەتی پەروەردگارین دڵە ڕەنجاوەکان پاک بکاتەوە. سلام علیکم. چۆنی برام؟ باشی؟ ئەحواڵە چۆنە؟ لە کورسان بچوار و لەگەڵتین. ئەمە بەرنامەی چاکەمان هەیە. ئینسان یانی مەرجە لە ژیانیان لێبور دەبێ. مەرجە ئینسان لە ژیانە لێبور دەبێت، چونکە لێبوردەی لەسەر هەموو شتێکە لە بۆ هەموو ئینسانەشێ. باشە، هیچ ئینسانێک دڵی تۆ یەشاندووە تا ئێستا نەخێر. بە پێ و زانیاری من هەم بێ لەگەڵ دوکانی تێنیشتە قسە ناکەین، خۆم بە تایبەتی بۆ لای تۆ هاتوین. جا ئەو داوای ئێمە قبوڵەکەی بچین دەست لە منانێک بکەین لەگەڵ ئەو دوکاندارە تەنیشتت؟ بەڵێ بەڵێ بچاوان بڕۆین بڕۆین. کارێکی چاکە و سوپاست دەکەین. فەرموو. کاک محەممەد چۆنی؟ ئەحواڵت؟ ببوورە ڤیددیۆشت دەکرد. ئەم برایە هاتووە پێک بێنەوە داوای لێبوردن کات. دەکرێت دەست لە من یەکتری کرد؟ چەندێکە بێکەوە قسە ناکەن؟ والله تقریبا مانگەک دەبی مانگەک پێم وابێ یادگاری جوانیشتانێ بێکەوە. یادگاری زۆرتانێ بێ. زۆر سپاسانە. هیوادارم هیچ کات دڵتانێکتری زویر نەبێت. گەلێک بەخێر بێت. دەستیەوە خۆش بێ کە دڵی ئێمەتان خۆش بکرد. زۆر سپاس. سپاس کە قبوڵتان کرد. دەستان خۆش بێت. زۆر سپاس. سڵاو لێبێ لە بەرنامەی چاکەوە لەگەڵتم. پێویستە ئینسان لێبوردەیی بێ؟ باش، بە پێی و زانیاری ئەمانە لەگەڵێکی قسە ناکەی لەو سەرە. لەبەر خاتری ئەمە وەکو کورسان بچوار هاتوونێتە لای تۆ، ئەتوانین بچین بۆ لای تۆ قەیەک بکەین، تۆ گەورەی بنوێنی؟ با بچین. ڕاوەستێ وەرە 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 هات بۆ لاتم نە بۆ لای تۆ هات، بۆ لای تۆ هات. دەر تەوقەیەکی لەگەڵ کە بۆ لای تۆ هاتووە، بۆ لای تۆ هات. پێک وەرن تەوقەیەک بکەن، ماچ یەکتری بکەن. هیچ لە دڵدا نەبێت. ئێستا ناوەڵە کە هات هیچم لە دڵدانمە ڕاستی.